یەکێک لە هەرە پێداویستە گرنگەکانی مرۆڤایەتی بوونی ئاشتی و سەقامگیری سیاسیە لە هەموو ئەو ناوچانەی کە مرۆڤ لەسەری نیشتەجێن. هەرێمی کوردستانی یەکێکە لەو ناوچانەی بە درێژایی مێژوو سەقامگیری سیاسی کارێکی کردووە کە هەرگیز سەقامگیریمان نەدیوە. هەر لە قۆناغێک و بە جۆرێک دۆخەکە تێپەڕیوە کە دۆخەکە بەردەوام دڵە ڕاوکیە و ناڕەحەتی و ناخۆشی بۆ خەڵکی کوردستان بەدیهێناوە، زۆر جار ئاوارەیی و ماڵوێرانی و دەربەدەری و کوشتنی تیا بووە. بۆیە ئێمە وەکو میلەتێک، وەکو گەلێکی زیندوو، وەکو گەلێکی گەورەی سەر کوورەی زەوی پێویستمان بەوە هەیە کە ئەمن و ئاسایشمان پارێزراو بێ، سەقامگیری سیاسی لە ناوچەکەمانە هەبێت. هیچ وڵاتێک دەستدرێژی نەکاتە سەر ناوچەکانی هەرێمی کوردستان و هیچ وڵاتێک سنوور نەبەزێنێت بۆ داگیرکاری و بۆ هاتنە پێشەوە بۆ ناو خاکی هەرێمی کوردستان. گەلی کورد وڵاتی هیچ دەوڵەتێکی داگیر نەکردو، خاکی هیچ وڵاتێکی داگیر نەکردووە. گەلێکی ڕەسەنی ئەم ناوچەیە کە ئەتوان بڵم مێژۆکەی بۆ 3000 ساڵ پێش زاین ئەگەڕێتەوە لە سەردەمی ئاشووریەکانەوە کورد لەم ناوچەیەدا هەبوو. بۆیە پێویستە یعنی هەموو دەوڵەتان گەیشت بنە ئەو ڕاستیە بەپێ ئەو ڕێکەوتن نامە جیهانیانەی کە مۆری ئەکەن و ئیمزای ئەکەن لە نەتەوە یەکگرتووەکان کە پابند بن پێوەی لە ڕووی ئەوەی کە ڕێز لە سنووری دەوڵەتان بگرن، ڕێز لە مرۆڤایەتی بگرن، ڕێز لە کەسایەتی مرۆڤەکان بگرن و سەقامگیری سیاسیش بۆ هەموو وڵاتەکان پێویستە. ئەگەر سەقامگیری لێرە تێکچە حتمما ناوچەکە ئەکەوێتە بەردەم مەترسی گەورەتری جیهانی. بۆیە زۆر گرنگە هەر وڵاتێک یعنی هەوڵی ئەوە بدرێت کە ڕێز لە سەقامگیری ناوچەی دراوسەکانی تری بگرێت. وڵای خۆی گرنگە هەموو ئەنجومەنە هەڵبژێراوەکان و هەموو دەسەڵاتەکانی سیاسی لە هەرێمی کوردستان، چ لە پەرلەمان، چ ئەنجومەنی دادوەری، چ سەرۆکایەتی هەرێم، چ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران، ینی یەکێک لە ئەرکەکانیان پاراستنی سەقامگیری سیاسیە لە ناوچەکەیە. ینی پێویستە هەڵوێست هەبێ، پێویستە ئێمە بە پێی دەستور لە چوارچێوەی عێراقا ئەم هەرێمە ڕێک خراوە، بە پێی دەستور ئەم سنوورەی هەرێمی کوردستان داگیر کراوە. بەڕاستی فشار بکەین لە هەم لە حکوومەتی عێراقی و هەم هەڵوێست نواندن لە بەرامبەر ئەوەی کە پێشێلکاری مافی مرۆڤی کورد ئەکرێت لەم ناوچەیە، هی ئەو گەلانەی کە لەسەر ئەم خاکە نیشتەجێن تەنیا کورد نییە، ژیانیان ئەکوێتە بەردەم مەترسی ئارامیان تێگەچێت. هەم ئەبێ هەرێم خۆی هەڵوێستی هەبێ بەرامبەر بەمە، هەم بە بڕوای من ئەبێ حکوومەتی عێراقیش چیتر بێدەنگ نەبێ لە بەرامبەر ئەو پێشێلکاریانەی کە ئەکرێ. وەکە جارێکی تریش ئەڵێم ینی بێجگە لە حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە دەوڵەتانی زلهێز لە ناوچەکە و وڵاتانی ئەقلیم بەڕاستی سەقامگیری سیاسی ئەم ناوچانە پارێزن. من یەکش دەڵم خۆی حکوومەت پێویستە ئەرکەکانی خۆی جێبەجێ بکات لە ڕووی ئەوەی کە سەقامگیری سیاسی و دڵنیایی لە ڕووی ئاسایش و پاراستنی ژیانی هاوڵاتی وەکو یەک بۆ هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان پارێزراو بێت.